بەشی چالاکی وێژەی سەر بە بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چالاکێکی ئەدەبی تایبەتیان ڕێکخست لە ژێر ناونیشانی دیداری ڕۆمان. دیارە لە نێو دیدارەکەیە بەشێک لە نووسەران و ئەدیبان توانیان کە شرۆڤەی بەتایبەتیش دیداری ڕۆمان بکەن و هەریەکەیان لە شێواز و دیدگا و نووسینی خۆیانەوە بتوانن کە زانیاری بەخشن بە میوانان و هەروەها بەتایبەتیش بە خوێنەران. دیارە چالاکیەکە لەلایەن زۆر بەڕێز دیمەن عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری بەشی چالاکی وێژەین بەڕێوەچوو بەڕێزیان ئەمێوارێ میوانی کورسات مەگەزین گفتوگۆکەین لەسەر بیرۆکەی کارەکە و هەروەها شێوازی بەڕێوەچوونی لەم جۆرە چالاکیانش بەتایبەتی بۆ نووسەران و بۆ میوانانش. خاتو دیمەنگیان سلااو لێبێ، زۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ تۆ گیانەکەم. تا چەند گرنگ بۆ دیداری ڕۆمان ساز بکرێت؟ دیدارێکە دیارە لێرە و لەوێ بینین دیداری ئەدەبی، دیداری شعر، بەڵام زۆر کەم دیدارێک بۆ ڕۆمان کە ساز بکرێت و ئەوەی کە شرۆڤەی تیا بکرێت و گفتوگۆی تایبەتی تیا بکرێت. ڕاستە بێگومان ئێمە بێ شتێکمان بین نەچێت کە شاری سلێمانی کاتێک کە ئەڵین شاری سلێمانی بە واتای وشە واتە پایتەختی ڕۆشنبیری، ئێمە ناکرێت لە شاری سلێمانیەوە ئەم چەمکە مۆدێرنانەی کە سەر هەڵ ئەدا با بڵین شاری سلێمانی بۆ تا سەرچاوەیەکی گرنگ بۆ سەر هەڵدانی ئەم چەمکانە و ئەم دیزاینکردنی چەمکەکان و شیکردنەوەی چەمکەکان کەواتە نابێ ئێمە دیدارێکی ئاوا لە بیر بکەین لە نێو شارێکی ئاوادا کە هەموو پێناسەکانش لەسەر ئەوە کۆکن کە با بڵین ڕۆمان بریتە لە دایالۆگ، کەواتە دایالۆگ لە نێو میلەتی ئێمەدا ئەگەر سیر بکەین دیسانەوە زۆر گرنگی پێنەدراوە و یاخو با بڵین پەراوێز کراوە. میلەتی ئێمە میلەتێکین کار لەسەر هێز ئەکەین، ئەو هێزە هێزێکی نەرمە یاخو ڕقەمان بابەتێکی دیکەیە کە ئێمە گفتوگۆی لەسەر بکەین، بەڵام لە ڕاستیە بە پێویستم زانی کە ئەم بابەتە بهێنمە پێشەوانێ و بکەینە دیدارێکی تایبەتی لە هەمان کاتدا ئەبینین چەمکە با بڵین ژانەرەکانی دیکەی وەکو شعر و چیرۆک و چەندەها جار ئەبینین لە نێو شاری سلێمانیدا دیداریان بۆ ساز کراوە یاخود بەڕەوە چۆ، بەڵام ژانەری ڕۆمان یەکێکە لەو ژانەرانەی کە با بڵین یەکێکە لەو جنسە ئەدەبیانەی کە پێویست بووە کە بتوانێت شارێکی وەکو سلێمانی یاخود هەر شارێکی دیکە هەموو ئەو مهانات و ئازار و کێشە و گیر و گرفتانە لە ڕێگەی ژانەرێکی ئاواوە بتوانین بخەینە بەردیدەی خوێنەران و بخەینە بەردیدەی ئەو کەسانی کە ئەیانەیە خوازاری ئەم جۆرە ژانەرە. لەو چەمکە گرنگانی ئەدەبیاتیش کە خوێنەری زۆر زۆرە بەدڵنیاییەوە لەو چەمکانی کە زۆرترین خوێنەری هەیە و هەروەها گرنگیشەکە بەشێک لەو بابەتە هەرە وردانی کە نووسەر ئەینووسێت خوێنەری زانیاری لەبارەیەوە هەبێت. بەدڵنیاییەوە وەکو ئاماژەم پێکرد ئەم چەمکە یاخۆ با بڵین ئەم جنسە ئەدەبیە تاکە ژانرە کە گرنگێکی یەکجار زۆر بە هەموو کایەکانەیە، وەکو کای فەلسەفیمان هەیە، کای معریفیمان هەیە، ئەدەبی فکری، حتا تۆ چی شتێک بە خەیاڵتانەیە لە نێو ئەم ژانەرەدا خۆی ئەبینێتەوانێت، کەواتە بۆ منێکی خوێنەری یاخۆ بۆ فیتەرێک یاخۆ بۆ دکتۆرێک دەستبەرداری ئەم جۆرە ژانەرە نابێت و لەگەڵ یا بەردەوام ئەبێت و خوێنێتەوانێت. دیارەجگەلەوەی کە بەڕێزتان بەڕێوەبەری بەشی چالاکی وێژەین، چالاکیەکەش خۆتان بەڕێوەتان بردووە، جامێ بزانم هەڵبژاردننی نووسەرەکان چکە کۆمەڵێک نووسەری زۆر باشمانەیە بەتایبەتیش لە ژانری نووسینی ڕۆمانە کە خزمەتیان بە کتێبخانی کوردی کردووە، خزمەتیان بە ئەدەبیات کردووە بەتایبەتیش لەم چەمکەیە، بەڵام هەڵبژاردننی ئەم سێ نووسەرە دیارە چۆن بوو؟ هەڵبەت من کاتێک کە بیرم کردەوە دیدارێکی ئاوا ساز بدەم، ویستم چۆن ئەڵەی جۆرە تێکەڵاوێتیەک دروست بکەم، چونکە وەکو ئاماژەم کرد ژانری ڕۆمان تەنها بریتی نییە لە یەک وشە، بابەتێکە عەقڵ ئەگرێتەوە، فکر ئەگرێتەوە، دایالۆگ ئەگرێتەوە، کەواتە هەر یەک لەو نووسەرانەوە لە ڕوانگەیەکی تایبەتی خۆیانەوە هاتن باسی ڕۆمانیان بۆ ئێمە کرد. بۆ نمونە یەکێک لە بابەتەکان بریتی بوو لە ئەزمانی ڕۆمان نووسین، ئێمە چۆن بتوانین تێکستەکانی با بڵێن ئەو ئازارانی کۆمەلگا بکەینە نێو تێکستێکی ڕۆمانیا خۆت بە پێچەوانەشەوە هەر ڕاستە چۆن ئێمە کۆمەلگا بخەینە ڕۆمانەوەیان ڕۆمان بخەینە نێو کۆمەلگاوە، بە هەردوو دیوەکەی ئەمە ڕاستە، کەواتە
لێرەیە یەکێ لە خاتونەکان کە باسی ئەزمموی نووسینی ڕۆمانی بۆ کردین هەڵبەتە ئەمەش یەکێک بوو لەو بابەتە گرنگانەی کە بەلامەوە سەرنجڕاکەش بوو کە گفتوگۆ و تاوتوێ بکرێ یەکێکتر لە بابەتەکان بریتی بوو لە پەیوەندی نێوان فەلسەفە و ڕۆمان هەڵبەتە ئێمە هەمومان ئاگادارین کە ڕۆمان بەبێ فەلسەفە خاڵیە واتە فەلسەفەش پەیوەندیەکی تونند و تۆڵی لەگەڵ ڕۆماندا هەیە چونکە هەمیشە فەلسەفە و ڕۆمانە هەوڵی داوە پرسیاری بوون دروست بکات لە بەرامبەر دەهزرمەند هەوڵی داوە کە وەڵامی بوون بداتەوە کەواتە ئەمانە بابەتێکی گرنگ بوون یەکێکی تریش لە بابەتەکان بریتی بوو لە بایۆگرافی ڕۆمان کەواتە ئەمیش بابەتێکی گرنگ بوو ئێمە چۆن بتوانین جیاوازی بکەین لە نێوان بابەتی بیرەوەری لەگەڵ ڕۆماندا ئەمەش بابەتێکی گرنگ بوو و ئەو کۆکردنەوەی ئەم نووسەرانە هەرەکەی لە خانەیەکەوە ڕوانین گۆشەنیگیان بۆ ڕۆمان تێکەڵکێش کرد و بابەتێکی جوانی لێ دەرچوو بێگومان بابەتێکی لەم شێوەیە وەکو توش ئاماژەت پێکرد هاتوودی من قسە زۆر هەڵەگرێت گفتوگۆ زۆر هەڵەگرێت و بابەتی زۆر جیاواز بە تایبەتی لەو کایەیە کەویش نووسینی ڕۆمانە هەڵەگرێت گفتگۆکان چۆن بوو زیاتر لەبارەی چیەوە بوو لە نێوان نووسەرەکانە با بڵێن زۆر کاتەیە شرۆڤەکردنی ئەم بابەتانە بابەتی نوێتر ئەخاتەکایەوە هەندێک بابەتە هێنێت کە ئەمەش کاتێ تەنانەت بیریشمان لێ نەکردوێتەوە لە کاتی خوێندنەوەیە یاخود لە کاتی گوێگرتنمانە لە کەسێک کە نووسەرە چی نوێ هەبوو لە ناو چالاکیەکە ڕاستە ئەوەی کە زۆر بەلای منەوە گرنگ بوو یاخو ویستم بگات بریتی بوو لە دایالۆگەکە چونکە ڕۆمان دایالۆگە ئەوەی کە نوێ بوو من ویستم هەمومان لەوە تێبگەین کە دایالۆگ چەندە گرینگە دایالۆگ سەر ئەنجامی هەموو شتەکانە ئێمە لە ڕێگەی دایالۆگەوە ئەگەینە ئەنجام ئێمە لە ڕێگەی دایالۆگەوە کۆکەبین لەسەر شتەکان ئێمە لە ڕێگەی دایالۆگەوە ئەتوانین ئەزمون بەدەستبێنین ئێمە هەر لە ینی هەموو شتێک هەر دایالۆگە بەڵام لە کۆمەلگا ئێمەدا وەکو پێشتر ئاماژەم کرد سیر ئەەکەین لە ڕێگەی دایالۆگەوە نییە هەموو شتەکان هەر هێزە هەر دەسەڵاتە نا با ئیتر ڕووبکەینێ ئەو ژانرە با بتوانین ئەم ژانرە بزانین چیمان پێ ئەڵێ کەواتە ئەم ژانرە توانی لە ڕێگەی دایالۆگەوە کە یەکێکە لە چەمکە مۆدێرنەکان چەمکە تازەکان بهێنینە پێشەوە بۆ ئەوی گفتوگوی لەسەر بکەین و بیکەینە بابەتێکی بەرباس و خواست و هەمومان لەسەر ئەو چەمکە کۆک بین ببێتە دەرگایەک یاخود دەواازەیەک بۆ هەروەکو چۆن شاری سلێمانی هەمیشە بۆ تا سەرچاوی سەرهەڵدانی ئەم چەمکە تازانە ئەو لەبیر نەکەین سلێمانی دیسان بێتەوە سەرهەڵدانی ئەم چەمکە مۆدێرنە و دایالۆگ لە ناو شاری سلێمانیدا سەرچاوە بگرێ بینەرەکان یاخود بڵێم ئامادە بووان تا چەند ڕۆڵیان هەبوو لە ناو شالاکیەکە بێگومان بینەر یاخۆ ئامادە بوو ئەوانەی کە لێوێ بوون ڕەنگە پرسیاری ئەوەش لای تۆ دروست بوێ چێ بوون ئامادە بووان یاخۆ سوودی چییە ئەوانەی کە لەوێ دانیشت بوون بۆ من جیاوازیەک نییە ئەندام پەرلەمانێک لەم هینەدا بنیشە یاخۆ فەیلسوفێک بێ یاخۆ نووسەرێک بێ یاخود کەسێکی ئاسایی بێ یاخود ڕۆشنبیرێک بێ یا مامۆستایەک بێ یاخۆ فەرمانبەرێک بێ گرنگ ئەوەیە پەیامی من چی بوو لەم دیدارە پەیامی من گەیاندنی ئەو دایالۆگە بوو کە دروستی بکەین لە نێوان تاکەکانە کە وەکو ئاماژەم کرد دایالۆگە کە دەبێتە سەرچاوی هەموو شتەکان و دروستبوونی مەدەنیەت دروستبوونی پێکەوە ژیان دروستبوونی یەکگرتن کەواتە ئەو کەسانی کە لەوێشە بوون بێگومانم زۆربەی زۆریان دەستخۆشێکی یەکجار زۆریان کرد و بۆ ئەوان بابەتێکی تازە بوو چونکە یەکەمین جارە دیدارێکی ئاوا بەڕێوە بچێ و واتە گفتوگۆکەش بە هۆی ئەوانەوە زیاتر با بڵێن بەریەکەوتنێک دروست بوو لە نێوان هەم یەک لە بەشداربووان و لەگەڵ نووسەرەك ئەو بەشداربووانەی کە لەگەڵ ئێمە شادا گفتوگویان کرد نووسەران یاخود بڵێم ئامادە بووان بە تایبەتیش ئەو نووسەرانەی کە لە بواری ڕۆمانە دەستێکی باڵایان هەیە و ئەنووسن من بەشێکیان لە فۆتۆکانە بینم کە لەوێ بوون ئەوان وتیان چی بوو لەسەر گفتوگۆیەکی لەم شێوەیە لەسەر چالاکیەکی لەم شێوەیە ئایا چالاکی لەم شوێ ئەتوانێت هزری یاخود نووسینی قەڵەمی بابەتەکانی نێو ڕۆمانێکی نووسەرێک بگۆڕێت هەڵبەتە ئەکید بە دڵنیاییەوە چونکە هەر یەکێک لە بەشداربووان لە گۆشەنیگایەکەوە باسییان لە بابەتی ڕۆمان کرد یاخو گرنگی ڕۆمان کرد بۆ نمونە یەکێ لەو بابەتانە فەلسەفە و ڕۆمان بوو دوو بابەتی جیاواز کە لە نێو ڕۆمانە خۆی جێگەی خۆی کردوتەوانێ بۆ ئەوان ڕەنگە شتێکی تازە بوو بێت یاخو کایەکی تازە بوو بێ کە بەری کەوتبوون لەو کاتەیە هەڵبەتە ئەوانیش تێڕوانینێکی جیاوازیان هەبوو بۆ ئەم بابەتانە هەمیش
هەم ئامادەبووان هەم بەشداروانیش بۆ خۆیان دوای با بڵێن پانەڵەکە کۆمەڵە گفتوگۆ و با بڵێن بیر و ڕاگۆڕینەوە هەبوو لە نێوانیاندا کە بەڕێی من زۆر گرنگیش بوو و لێری شەو ڕایەگەێنم کە هەموو لایەنەکانی دیکە هاو با بڵێن یارمەتی دەربن لە ڕەخسانی لەم جۆرە دیدارانە و لەم جۆرە پانێڵانە بۆ ئەوەی بتوانین ئێمە جێگەی دەستمان دیار بێت لە بەرەو پێشچوونی ڕۆشنبیرکردنی کۆمەلگا چووکە یەکێکە لەو ژانەرانە یاخۆ یەکێکە لەو جنسە ئەدەبیانە کە پەیوەندیەکی تونند و تۆڵی بە ڕۆشنبیرکردن و مینکردنەوەی تاکەکانی ئێمە هەیە. بە دەرفێت بێ بپرسم کە بەڕێستان بەرەبەری بەش چالاکی وێژەیشن پلانی ترکیە بەنیازم کە کاری نوێ یاخۆت پانێڵی لەم شێوەیە خۆت دروستتر بڵێم زیاتر وەرکانی کە ئێوە لە ئایندە ئەتانە بیخەنە سەرشانی خۆتانەتانەوەی کاری لەسەرکەن زیاتر کام لایەنانەیە. بەڵێ ڕاستی هەموو کارە ئەدەبیەکان من بە یعنی بە نسبەت منەوە زۆر ڕۆڵێکی یەکجار زۆریان هەیە و پێویستیشە بکرێت بۆ نمونە دیدارە یاخود پێکهێنانی کۆڕێکە یاخود سیمینارێکە یانیش کۆنفرانسێکە یان دیبەیتێکە ئەمانە بەڵام دیسانەوە ئەیڵەمەوە پێویستمان بە هەماهەنگی هەیە پێویستمان بە یەکگرتن هەیە پێویستمان بە یارمەتیدانی لایەنەکانی دیکەش هەیە وەکو بۆ نمونە وەزارەت کە بتوانێت هاوهاهنگ بێ لەگەڵمانە دەستی ئێمە بگرێت لە پێکهێنانی دیبەیتێک یاخۆ کۆنفرانسێک چونکە خۆت دەزانی ئەمانە ئەرکێکی ئەوەنە ئاسان نییە پێکهێنانی دیبەیتێک و یاخۆ دروستکردنی کۆنفرانسێک ئەمانش ڕۆڵێکی یەکجار زۆریان هەیە کەواتە ئێمە نابێ لەبەر ئەوەی ئێمە لە شارەوە قساکەین ئەبێ سەرچاوی شاریش کە بە پایتەختی ڕۆشنبیریش ناسراوە هەڵبەتە ئێمە نابێ بوەستینەوە هەرچەندە ئەگەر بێت و بۆشمان نەڕەخسێ ئێمە لە پلانی داهاتوومان هەر کارمان هەیە و هەر بەردەوامیش ئەبین و هەوڵ ئەدەین زیاتر چالاکیەکانمان چڕ بکەینەوانە ئیتر لە خۆی لە کۆڕێکی ئاوا ببینێتەوە پانێڵەکە ببینێتەوە یاخۆ کۆڕێک بێ یاخۆ هەر دیدارێک بێ ئێمە بەردەوام ئەبین و پلانیشمان هەیە بۆ داهاتوو. کاری لەم جۆرە و هاتنە پێشەوەی نووسەران بە تایبەت تاشەن گرنگە بۆ ئێوە؟ هەڵبەتە زۆر گرنگە چونکە تۆ کاتێکە دیدارێکی ئاوا ڕێگەخەیت یاخود کۆڕێک ڕێگەخەی بۆ نووسەران کۆمەڵێک نووسەر و ئەدیب و کەسانی دیکەش تێیدا ئامادەیان ئەبێت و ئەوانیش تێڕوانینی تریان هەیە سەبارەت بەم کۆڕانە واتە بیر و ئاگەی ئەوانیش دیسانەوە مینێکی کراوە دروستەکات واتە زانیاریکی زیاتر ئەچێتە سەر بۆچوونی ئەوان و هەم بە پێچوانەوە ئەوانەی کە پانێڵستن یاخود کۆڕگێڕن ئەمانیش سود لە دایالۆگەکەی ئەوان وەرەگرن و ئەزمونەکان کەواتە لێرەیە خاڵی گرنگ دەرەکەوێت کە دایالۆگە ئێمە دەرگایەکمان کردەوە بۆ هەردوو ڕووەکان هەم نووسەران کە لەوێ دانیشتون هەموو ئەوانەی کە خۆیان بەشداربوون یاخۆ کۆڕگێڕن یاخۆ پانێڵستەکانن گفتوگۆکەن کەواتە ئەم جۆرە دایالۆگانە وا لە منوتۆوەکە وا لە کۆمەڵگاکەمەکە کە هەنگاوێک بەرەو پێشەوە بڕۆین هەنگاوێکی تر چونکە هەموو شتێک ئێستا بووە بە دایالۆگ لە هەموو دنیادا بۆیە زۆر پێویستە. جەمێ بزانم ئەو نووسەرانی کە لە نێو پانێڵەکەیە گفتوگۆیانە کرد بۆ نمونە بەڕێز بەیان سەلمان باس لە ئەزمموی ڕۆمان نووسی نەکات دکتۆر نەوزاد دەسوود باس لە ڕۆمان و بایۆگرافیەکە و بەڕێز دکتۆر نەوزاد جەمالیش ڕۆمان و فەلسەفەیە لێرە بە شێوازێکی بە بڵێن گشتی باس لە بابەتەکانەکرا یاخود بە نمونە چەند ڕۆمانێک یاخود نووسینی ئەزمموی نووسەرێکی دیار لێرە بە نمونە ئەهێنراوە. بەڵێ بۆ نمونە ئەگەر سێری گوێ بیستی بابەتەکانی خاتوو بەیان سەلمان بووینایە لێرە بەیان سەلمان باسی ئەزمموی خۆی کرد کەمێکیش بەستیەوە بەگشتیەوە چونکە هەر ڕۆمان نووسێک کاتێک کە دەست ئاات بە نووسینی ڕۆمانێک یاخود دەستپێکی ڕۆمانێکی ئەبێ ئەزمموونێکی هەبێ بارگراوندێکی معریفی ڕۆشنبیری لە پشتەوە بە ئینجینە نووسینی ڕۆمان کارێکی ئەوەنە ئاسان نییە هەزبەتە من خۆم خاوەنی دوو کتێبم لەبارەی ڕۆمانەوە هێشتا زاتی ئەوم نەکردووە من دەست بنووسم بۆ ڕۆمانێک بنووسم هەرچەندە لەباری لە کۆڵینەوە فکری ئەمانە کۆمەڵک شتی دیکەم کردەوە کۆمەڵک دیسان با بڵێن لە کۆڵینەوەی دیکەم هەیە لەبارەی ڕۆمانە هەم لە گۆڤارەکان ڕۆژنامەکان بەڵام زاتی ئەوم نەکردو بۆچی چونکە هێشتا مرۆڤ پێویستی بەوەیە زیاتر بخوێنێتەوە زیاتر تووشی ڕوبەڕووی ئەم عادەسانە بێتەوە بە تایبەتی میلەتێکی وەکو ئێمە وتەیەکی جوانی با بڵێن ڕەسوڵ حەمزەمان هەیە ئەڵێ ئێمە لە کۆمەلگایەکین یاخود میلەتێکین ڕۆمیۆ و جولیۆتمان زۆرە بەڵام شکسپیرمان کەمە بۆ نووسین بۆیە هەمیشە لەوە
ورد ئەبمەوە ئایا ئەو کەسانی کە ڕۆمانە نووسن لە نێو کۆمەلگاکەی ئێمە بە پەنجەی دەش ئەژمێردرێن ئەو ئەزمونونەکانیان چۆنە خۆ هەر کەسێک دەستیدایە نووسینی ڕۆماگن ناتوانین ناوی بنین ڕۆمان نووس چونکە ڕۆمان نووس کۆمەڵک تەکنیکە کۆمەڵک پێوەری هەیە ئەمەش ئاسان نییە بەڵام خاتو بەیان لەم با بڵێن لەم پانێلستەکان بوو هەوڵیدا ئەزمموی خۆی و ئەزمموی گشتی بۆ ڕۆمان نووسین دەرگایەک واڵا بکە تێگەشتنێک بۆ خوێنەران و بۆ ئامادەبووان بێنێتە ئاراوە کە نووسینی ڕۆمان ئارەوە ئاسان نییە کۆمەڵک بربەستەیە کۆمەڵک خاڵەیە کۆمەڵک میتۆتەیە کە پێویستە ئاماژەیان پێ بکات و بۆ ئەوەی هەر کەسێک بیەوە بنووسێت ئەم شتانە یاخۆ ئەم تیۆریانە لەبەرچاو بگرێت. زۆر باشە بۆ کاری ئاینجا ئەگەر لەسەر ڕۆمان بێت یاخۆ لەسەر هەر بابەتێکی تر بێت تا چەند گرنگە ئێمە سوود لە ئەزمموی بەشێک لە ئەم نووسەرە گەورانە وەربگرین بۆ ئەوەی کە لانی کەم زۆر جار هەیە ئێمە ئەگەر بڵێن تەنها خوێنەرین بۆ نمونە کەسێکی وەکو من خوێنەرە بەڵام پێویستی بە کۆمەڵێک تەکنیک کۆمەڵێک زانیاری هەیە لەبارەی ڕۆمانەوە بیزانێ کەواتە ئەم پانێلانە ئایا تەنها بۆ کەسانی نووسەر یاخود بڵێم نوخبەیەک گرنگە کە بوونیان هەبێت یاخود کەسانی ئاسایش بەڵام خوێنەرن گرنگە کە زانیاریان دەربارەی ئەم زانیاریانە هەبێت کە نووسەرەکانمان هەیەە. بەڵێ ئەگەر باز لە تایبەت جنسی ئەدەبی ڕۆمان بکەم لەبەر ئەوی ڕۆمان کایەکە قاچی لە نێو هەموو کایەکانی ژیانایە هەتا فەلسەفە فکر با بڵێن ئابووری هەرچی تۆ باسی ئەەکەی بەدەرنیە لە ڕۆمان قاچی یعنی هەنگاوی بۆ هەموو شتێک ناوە ڕۆمان لەبەر ئەوەی کایەکە لە نێو کۆمەلگایە سەرچاوەکەی ئەگەڕێتەوە بۆ شار لە شارە سەری هەڵداوەکە لە شاریشە هەموو شتێک هەیە بۆیە ئەو کەسانی کە گرینگە چێ لەوێ ئامادەی هەبێت هەموو کەسێک ئەتوانێ بۆ هەموو کەسێک بۆ خوێندکارێک هەر بە سوودا بۆ کەسێکی ئاسایی هەر بە سوودا بۆ کەسێکی کە فەیلسوفە هەر بە سوودا چونکە ئەگەر بە یەک وشەش بێ بە یەک پاراگرافیش بێ ئەو زانیارە ئەگاتە ئەو کەسەکە بتوانێ بارگراوندێکی معریفی بۆ خۆی پیا بکە سەبارەت بە ڕۆمان یاخو سەبارەت بە هەر ژانەرێکی دیکە بێکە باسی لێوە کرێت. زۆر باشە. خاتو دیمەنگیان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ زانیاریەکانت بەو هیوایم بەشی چالاکی وێژەی هەمیشە پڕ چالاکی بێت و ئەم جۆرە چالاکیانەش بێکمان زۆر زۆر گرنگن هیوادارم لە چالاکی ئایندەتانە بەشەکانی تری ژانەکانی تری ئەدەبیاتیش لەبیر نەکەن. ئینشاءالله زۆر زۆر سپاس دەکەم بە هیوام و دڵنیام لەوە کە ئێمە بەردەوام بین ئینشاءالله هیچ ژانەرێک لەبیر ناکەین بەڵام ڕۆمان بوو بە سەرچاوی دایالۆگەکانمان ئینشاءالله بەردەوام ئینشاءالله بەردەوام بن. سپاس بۆ خاتو دیمەن عەبدوڵڵا بەڕێوەبەری بەشی چالاکی وێژەی کە میوانەیە میوانی کورسات مەگەزین بوو دووبارە بەخێر بێت. زۆر سپاس دەکەم.